بۆ هەموو لایەکە هەم بۆ ئافراتانەوە هەم بۆ پیاوانە بۆ منداڵان کە ئەڕۆینەوەی کاتێکی زۆر خۆش بەسەرە بێن و ئێمە ئافرەت کە زیاتر چێژ لێنین یاخود میوە ئابێن وڵە بە ڕۆژە ئابێن پێویست وایە کە هەر لایەکی سێر ببین دوای ئەوەی خۆمان کە تاوا بین شوێنەکە باوکخاوێنکەین بۆ یەکێکی تر بیکەنە ناو کیسەی خۆڵەکانەوە ببین بۆ شوێنێکی لەگەڵ خۆمانە بیگەڕێنەوە لەسەر شوێنێکی گونجاودانین کە سارەی خۆڵەکە بێت و هەڵی بێت. من بە باشی ئەزانم هەر تاکێک لە تاکەکانی کوردستان تاکێکە وڵاتە ڕێز لە کەش و هەوا و لە جوانی و لە سروشتی وڵاتە بگرێت و جوانی کوردستان بپارێزێت هەر گەنجێک هەر کەسێک کاچێت هەر خێزانێک کاچێت سەردانێکی دەرەوی بڵێن شارەکات بۆ گەشت و گوزاریان بۆ سەیران بۆ کات بەسەبردن پێویستە لە دوای ئەوەی کە شوێنەکە بەجێ هێڵێت ڕێز لە جوانی بڵێن ئەو شوێنە بگرێت پاکوخاوێنی بپارێزێت پێکەوە هاوکار بین بۆیە ژینگەکە بپارێزین. ژینگە ئەتیمادی لەسەر مرۆڤایەتی دەکات ئینسان و خۆی هەوڵ دەداتن بۆ ئەوەیە ژینگە بپارێزی محاولە بکەین شتەکان کە لە سەیرانمان کردووە بیخێنە ناو کۆمەڵە شەشی پێپارێزرا و بیخینێ شوێنی خۆی شوێنێکی تایبەت. سەرەڕای بوونی خۆشیەکانی و جوانیەکانی بەهار بەڵام بەداخەوە هەنێک کەسان کە بە تایبەتی چەند کەسانێکن چەند جۆرە کەسانێکن کەەوە شێوازەکەیان ڕووشاندووە بەهۆی ئەوەش کە بۆ نمونە بڵێن ئەو کەسانن کە بەجێهێشتنی ئەو کەسانن کە دەبنە هۆی بەجێهێشتنی پاشماوە خۆراکیەکان هەروەها تێکدانی دۆخی ناوچەکە ئەو ناوچەی کەەوە خۆیان لێن.